لەم تۆری بانی باشدا بڕگەیەکی تایبەتمان هەیە بە بڕگەی تەندروستی کە باس لە نەخۆشیەکانی سیلەکەین کە ئەمڕۆ هاوکات ڕۆژی جیهانی سیلە. باسەکەین کە نەخۆشیەکانی سیل چین و چی لە خۆ دەگرن، نیشانەکانی چین لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگوازرێتەوە. تەمە تا چەند هۆگارە چەندین پرسیاری تر ئەەکەین و پرسیارەکانمان چڕ ئەەکەینەوە لەگەڵ میوانەکەمان کە دکتۆر هێمن خالیدا پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی سینگ و هەناوی و کە مامۆستای زانکۆ لە کۆلێژی پزیشکی کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمانە. دکتۆر سڵاوە لێبێ، سوپاس بۆ ئەوی بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمانی. زۆر سپاسیکردنی ئێنارتی دەکەین بۆ ئەو میوانداریکردنە. بەڵێ دکتۆر، ئەمێ بزانم کە باز لە نەخۆشیەکانی سیلەکەی نەخۆشیەکانی سیل چین و چی لە خۆ دەگرن؟ نەخۆشی سیل نەخۆشیێکی گوازراوەیە لە مرۆڤێکەوە دەگوازرێتەوە بە ئاسانی لە بۆ خەڵکانی تر لە ڕێگەی هەناسەوە و توشبوو لەوانەیە با بڵێن ڕیاکانی کە دەکاسیەکانی تووشی بەکتریا کە بێ یان ئەوەتە تووشی سیل دەبی لە دەرەوەی سیەکانی. بۆ نمونە سیلی ئێسکمان هەیە، سیلی کلیەمان هەیە، واتە هەموو سیستەمەکان لە ناو لەشدا ڕەنگە توش ببن بە بەکتریای سیل. بەڵێ دکتۆر، نیشانەکانی چین کە کەسێک تای بناسرێتەوە کە ئەم نەخۆشی سیلی گرتووە؟ بەچی ئەناسرێتەوە کە ئەمە نەخۆشی سیلە؟ بەڵێ ئەگەر هاتوو سیەکانمان توش بوون، نەخۆشەکە دەست دەکا بە بێتاقەتی و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشی و لە هەمان کاتدا شەوان بە ڕێژەیەکی زۆر تووشی ئارقەبوون دێت و کۆخەیەکی زۆر و لە هەمان کاتدا ڕەنگە لەگەر کۆخەکەی بۆ چەندین جار خوێن فڕێ بداتن و هەروەها چێشی لەشی دادەبەزێت. بەڵێ دکتۆر، باست ئەوە ئەگەر لە کاتێک ئەگەر ئەندامەکانی تریش توش بن، لە بۆ نمونە ئەگەر بێت و نەخۆشەکە توش بوو بە سیل لە دەرەوەی سیەکان، بۆ نمونە لە کۆ ئەندامی میزەرەوە ڕەنگە لە کاتی میزکردن نەخۆش خوێن دابنێت. لە سیل ئەگەر بێت و لە برێن لە فەقەراتەکان بدات یان لە ئێسک بدات، ڕەنگە نەخۆش تووشی ئازارێکی زۆر بێت لە پشتی لە ڕانی. بەس بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش، بێتاقەتی ئارەقەکردنێکی زۆر و دابەزینی چێش و لەگەر کۆخە و خوێن فڕێدان لە کاتی کۆخیندا. بەڵێ دکتۆر، باست لە سیەکان و ئەندامەکانی تریش کرد. من ئەمێ بزانم لە هەموو ئەندامەکانی شانەکان وەک یەک دەرەکەون کام ئەندامەی زیاتر تووشی نەخۆشی سیل ئەبێ بە بەراورد بە ئەندامەکانی تر؟ زۆربەی زۆری کاتەکان کۆ ئەندامی هەناسە توش دەبێت بوو بە تایبەتی سیەکان. بەڵێ، چی ئەم کەسەی کە تووشی نەخۆشی سیل ئەبێت سیەکانی چی بەسەر دێت؟ بارودۆخی بەرەو کوێ دەڕوا؟ بەڵێ ئەگەر هاتوو نەخۆش زوو چارەسەری وەرگرت، ئەوە دەتوانین بڵێن بە ڕێژەی 100% نەخۆش چاک دەبێتەوە. بەڵام ئەگەر بێت و چارە وەرنەگرێت، ئەوە ڕەنگە تووشی زۆر لە ماکەکان ببێت، ڕەنگە تووشی تەلەیف بێت لە سیەکانی، ڕەنگە تووشی با بڵێن خوێن بەربوونێکی زۆر ببێت، خڕبوونەوەی ئاو لە سیەکانی و ڕەنگە زۆر جاریش ببێتە هۆی مردنی نەخۆشەکە. تەنها لەو ئەندامە بێتە هۆی مردنی یان هەموو ئەندامەکانی تر کێشەی ئەمەیان هەیە؟ لە ئەندامەکانی تریش بە هەمان شێوە، بە تایبەتی ئەگەر هاتوو جۆرێکی تری سیلمان هەیە، ئەگەر بێت و توش بێ بە پەردەکانی مێشک، ئەگەر ئەم جۆرە سیلە زوو چارەسەر وەرنەگرێ و زوو چارە نەکات، ئەوە ڕێژەی مردنی 100%. بەڵێ دکتۆر، باس لە جۆرێکی سیل کرد. ئەمە بزانم سیل چەند جۆری هەیە، شێوەکانی چۆنن، واتە جۆرەکانی بەپێی نیشانەکانی جیاوازە؟ لە دوایینە سەر چارەسەر و هۆکار و پرسیارەکانی تر.
جۆرەکانمان هەروەکو وتمان جۆرەکان بە پێی شوێنەکانە ئەو جۆرەی کە با بڵێن تووشی و ئەندامی هەناسە دەبێت نیشانەکانی جیاوازن ئەوەی کە باسمان کرد کۆخین و فرێدانی بەڵغەمێکی زۆر و لە هەمان کات لەوانێ بەڵغەمەکەی خوێنایی بێ یان خوێنی لەگەڵ بێ سیلی ئێسکەکانمان هەیە سیلی قودەلی فاویەکانمان هەیە سیلی مێشک و پەردەکانی مێشکمان هەیە سیلی ئێسک و جونگەکانمان هەیە سیلی کۆئەندامی میزەر و کلیەکانمان هەیە کەواتە هەروەها سیلی کۆئەندامی هەرس و جگەرمان هەیە کەواتە دەتوانین بڵێن هەموو کۆئەندامانی لەش ڕەنگە توش ببن بە نەخۆشی سیل و بە تایبەتی بە ڕێژەیەکی زیاتر 90% ڕەنگە زیاتر تووشی کۆئەندامی هەناسە بێت. بەڵێ دکتۆر ئەی بڵاوترینیان کامانن کە ئەگەری هەیە ئەم کەسانە تووشی نەخۆشی سیل بن زیاتر لەنێو خەڵکدا دەگوازرێتەوە و بڵاو دەبێتەوە. بەڵێ گواستنەوەی نەخۆشی سیل زیاتر ئەوانەی کە هەڵگرن لە کۆئەندامی هەناسیان توشبوون بە کۆئەندامی هەناسیان ئەوان زیاتر با بڵێن نەخۆشیەکە دەدەن بە خەڵکانی تر. ئەگەر نەخۆشێک توش ببوو بە سیل لە فقراتەکانی پشتی یان لە ئێسچی ڕەنگە نەخۆشەکە معدی نەبی واتە لە بۆ خەڵکی بکە سەرچاوی نەخۆشی نەبی. بەڵام ئەوەی کە توش بووە بە سیل لە کۆئەندامی هەناسە لە ڕێگەی کۆخینەوە لە ڕێگەی هەناسەوە بە ئاسانی نەخۆشیەکە دەگوازێتەوە بۆ شخصێکی تر کە نەخۆشیەکە هەڵگرنیە لە بۆ نەخۆشەکە و نەخۆش نییە. بەڵێ ئەی لێ ئێستادا ئەستی نەخۆشی سیل لە چه ئاستێکدایە کە خەڵک تووشی ئەم نەخۆشیە بن بە بەراورد بە ساڵانی ڕابردووە هەتا ئێستا تۆ تێبینیت کردبێ لێ ئێستا نەخۆشی سیل لە چه ئاستێکدایە؟ وڵەت تاوەکو ئێستا نەخۆشی سیل هەر لە ئاستێکی بەرزدا یعنی ڕێژەیەکی زۆر لە خەڵک ڕەنگە هەڵگر بن لە بۆ ڤایرۆسەکەی ڕەنگە هەمیان نیشانیان نەبێ بەڵام ڕێژەیەکی زۆریان هەڵگرن لە بۆ ڤایرۆسەکەی ئەگەر تەمەشای ئەحسایەکانی WHO بکەین لە ساڵی 2019 دەبینین زیاتر لە 10 ملیۆن کەس لە ساڵی 2019 تووشی ئەم نەخۆشیە بوون و بە شێوەیەکی گشتیش ئەگەر لە عێراق باز بکەین دەتانین بڵێن ساڵانە هەر لە بۆ 100,000 کەس تقریبا 43 کەس توش دەبن ساڵانە. دکتۆر ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە کە تا ئێستا لەم ئاستە بەرزایە هۆکارەکەی بۆ چییە؟ بێگومان هۆکارەکان زۆرن ڕەنگە هەندێکیان پەیوەست بن بە نەخۆشەکە ڕەنگە هەندێکیان پەیوەست بن بە سیستمی تەندروستیەکە لە وڵاتی کە نەخۆشەکە تێیدا دەژی و لە هەمان کاتیشدا بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی تر وەکو نەخۆشی ئایدس کە سەرچاوەیەکی بابرین سەرەکیە بۆ گەشەکردنی نەخۆشی سل لەبەرەوەی ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە بوون ڕێژەی بەرگری لەشان دابەزیوە زۆر معڕەزن لە بۆ توشبوون بە نەخۆشی سیل و ڕەنگە هۆکارێکی تر وەکو گوتمان کە پابەند نەبوونی نەخۆشەکان بی بە چارەسەرکردنەکان ڕەنگە نەخۆش ماوەیەک چارەسەر وەربگری 2 مانگ 3 مانگ نەخۆش چارەسەر وەردەگرێ هەز بە باشبوون دەکا واز لە چارەسەرەکان دەینی نەخۆشیەکەی دەگەڕێتەوە چونکە ئەگەر تو عیلاجەکان با بڵێن بۆ ماوەیەکی دیاریکراو کە بۆ دانراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و لەلایەن دکتۆری پسپۆری خۆتەوە کە بۆ ئەو ماوەیە عیلاجەکان وەرنەگری بە شێوەیەکی ڕێک و پێک بەبێ دابڕان ڕەنگە بە ئاسانی نەخۆشیەکە دیسان دووبارە بێتەوە. دکتۆر لە قسەکاندا ئاماژەت بە بەرگری کرد باشە ئەو کەسانەی کە بەرگری لەشیان هەر خۆیان لاوازە ئەمانە تووشی نەخۆشی سیل بن حاڵیان بەرەو کوێ دەڕوات گەربێت و چارەسەرەکانی شۆک و خۆی وەربگرن. بێگومان ئەوانەی بەرگری لەشیان جیاوازە ئەگەر پابەند بن بەو ماوەی کە بۆیان دانراوە بۆ وەرگرتنی چارەسەرەکان و دەرمانەکان بەڕێک و پێچی وەربگرن بێگومان ئەوانی شوەک و خەڵکانی ئاسایی
زاڵ دەبن بەسەر ڤایرۆسەکە و ڤایرۆسەکە دەتوانن بە ئاسانی لە ناو جسمیان لە ناو ببن. ئەمە ئەگەر لە کاتێکدا نەخۆشی با بڵێن توش بوو بە بەکتریاکە، چکە هەندێک زۆر بەکتریامان هەیە، بەکتریاکان بە خۆیان مقاومن لە بۆ دەرمانەکانیانی بەرگری دەکەن لە چارەسەرەکان. هۆکارەکانی چین کە ئەو کەسە تووشی نەخۆشی سیلە بن لە ڕێگەی چه هۆکارێکەوەیە؟ بێگومان لە با بڵێن لە ڕێگای هەناسەوە با بڵێن مرۆڤەکان توش دەبن. ئەگەر هاتوو مرۆڤی ساغ و توش نەبوو بەرکەوتەی هەبوو لەگەر خەڵکانێک کە هەڵگر بوون لە بۆ نەخۆشیەکە یان توش بوون بە نەخۆشیەکە، بێگومان ئەوە بە ئاسانی لە ڕێگەی هەناسەوە دەتانن نەخۆشیەکە وەربگرن یان نەخۆشیەکەیان بۆ بگوازرێتەوە. ئەی دکتۆر، ئەم کەسێک کە نەخۆشی سیل هەیە کە لای کەسێک کۆبێت کە ئەم نەخۆشی نییە لە ناخواردن پێکەوە تەوقەکردن، ئەمانە هۆکار دانرێکە کەسەکەی تریش تووشی هەمان نەخۆشی سیل بێت؟ بێگومان ڕێگا زۆرن بۆ گواستنەوەی نەخۆشیەکە. یەک لەو ڕێگانەی کە باس کرد ئەوەی جەنابەت بوو کە ئێستا باس کرد، ئەو هەتا لە ڕێگای سەرجەییشەوە ڕەنگە نەخۆشیەکە بگوازرێتەوە. بەڵێ ئەی دکتۆر، خواردنێکی دیاریکراو هەیە کە بتوانێت وەکو چارەسەرێک یان خۆپارێزێک لەم نەخۆشیەدا بندرێت، ئەم خواردنە بخورێت ئەم کەسێک کە بەرگریەکەی زیاد بێت، خواردنێکی دیاریکراو هەیە؟ بە شێوەیەکی گشتی ئەگەر باز بکەین، خواردنی ڤیتامینەکان، ڤیتامین دی، ڤیتامین سی، میوەی فرێش، ئەمانە هەمووی دەبنەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی بەرگری لەشمان. بە هەمان شێوە وەرزشکردنی هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بەرگری لەشمان، ئەمە یارمەتی دەردەبێت بۆ بەرگریکردن لە سیل و لە زۆربەی زۆری نەخۆشیە گوازراوەکانی تر کە چ لە ڕێگەی ڤایرۆسەوە تووشمان بێت، چ لە ڕێگەی بەکتریاوە تووشمان بێ، جسم دەتوانێت بەرگری لە خۆی بکات لە ڕێگەی بەرزبوونەوەی بەرگریەکەی کە بەو خواردنانە و بەو وەرزشەی کە باسمان کرد دەتوانێت بەرگری بەرز بکاتەوە. دکتۆر، مەبەست لە هەموو جۆرە وەرزشێکە یان وەرزشێکی دیاریکراو هەیە؟ بەڵێ ەکانی وەرزش ڕەنگە ببێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی بەرگری لەش. ئەی دکتۆر، تەمەن تا چەند کاریگەرە بۆ دەرکەوتنی نەخۆشی سیل لە هەموو تەمەنێکا دەردەکەوێت؟ یانی واتە مناڵانیش یان لە مناڵاندا کوتانێکی دیاریکراو هەیە کە بدرێت بۆ منداڵە و بەرگری پێی زیاد بێت لە کاتی تەمەنی پێگەشتوودا؟ لە هەموو تەمەنەکان ڕەنگە توش ببن بە نەخۆشی سل و بێگومان منداڵ و بە تەمەنەکان ئەوانیش بە هەمان شێوە ڕەنگە بە تەمەنەکان زیاترین ڕێژەیان توش ببن بە نەخۆشی سل. ئەگەر تەمەشای داتاکانی WHO بکەین لە 2019 دەبینین زیاتر لە 1,200,000 منداڵ بەس لە ساڵی 2019 تووشی نەخۆشی سل بوون. بەڵێ دکتۆر، ئەوانەی کە تەمەنیان بەرەو سەر و تەمەنیان لە هەڵکشاندایە کە نەخۆشی درێژخانەکانیشان لەگەڵا، ئەمانە بە بەراورد بە کەسانێکی تر کە نەخۆشی درێژخایانیە ئەن نییە، ئەگەری هەیەم کەسە زیاتر بەم نەخۆشیەوە بناڵێنێت و تێبمێنێتەوە درەنگتر چاک بێتەوە؟ بێگومان ئەوانەی با بڵێن لە وڵاتان کە بەرگری لەشیان دابەزیوە زیاتر ئەوانن کە تووشی نەخۆشی HIV واتە ئایدز بوون، بەڵام لە وڵاتێکی وەکو خۆمان لای خۆمان لە کوردستان زیاتر ئەوانەی کە بەرگری لەشیان دابەزیوە بەهۆی نەخۆشی درێژخانەوە بەرگری لەشیان دابەزیوە، نەخۆشی شەکرەیە یان بەهۆی وەرگرتنی چەند جۆرە دەرمانێکە بۆ نەخۆشی تر ڕەنگە بەرگری لەشی دابەزێ، بێگومان ئەوانە زیاتر معڕەزن لە بۆ توشبوون بە نەخۆشی
سل چکە دەمەوێت یەکشتان بۆ باز بکەم بەنسبەت حاڵەتی هەڵگر و توشبوون ئەمە دوو حاڵەتمان هەیە هەمانە شخص هەیە هەڵگرە شخص هەیە توشبوو ینی شەرت نییە هەموو کەسێک کە هەڵگربی لە بۆ ڤایرۆسەکە نیشانەکانی هەبی زیاتر چێن ئەوانەی کە نیشانەکانیان لێ بەدیار دەکەوی ئەوانن کە لە هەر کاتێکدا بەرگری لەش دابەزی ڕەنگە نەخۆشەکە نیشانەکانی لێ بەدیار بکەوی و هەر لەسەر ئەو قسەی جەنابێت ئەوانەی کە بابرێن بە تەمەنن یان نەخۆشی درێژخایانیان هەیە یان منداڵی بچووکن کە بە هەمان شێوە بەرگری لەشیان نزمە ئەوانە زیاتر لەوانەیە نیشانەکانیان تێدا دەربکەوێت ئەگەر بێت و لە کاتێکدا هەڵگر بن. بەڵێ دکتۆر ئەی ڕەگەز تا چەند کاریگەرە بۆ ئەوەی بۆ ڕەگەزی مێ بەرامبەر بە نێر زیاتر توش بێت بە نەخۆشی سی واتە جیازی ڕەگەزەکان بە هۆکاردانرێت کە بوونە دانێکان لە دانێکان زیاتر تووشم نەخۆشە بێت لە داتاکانی WHO لە ساڵی 2019 زیاتر لە 5 ملیۆن نێر ئەوانەی کە توش بوون بە نەخۆشیەکە و 3 ملیۆن لە نێو ڕەگەزی مێ توش بوون بەڵێ ڕەنگە جیاوازیەک هەبێ لە نێوان دوو ڕەگەزەکەدا لە توش بوون بەو نەخۆشیان. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە نێر زیاتر هۆکار و معڕەزە بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشە بێ بە بەراورد بەمێ؟ بێگومان پەیوەندی هەیە بە فەسڵەجەی بە جیاوازی فسیۆلۆجی لە نێوان لەشی نێر و مێدا و ڕەنگە هۆکارێکی تر ئەوە بێ کە زیاتر باڵێن نێرەکان زیاتر لە دەڵەوە بن ینی پیاوەکان زیاتر لە دەرەوە بن و بەرکەوتیان لەگەڵ یەکتری زیاتر هەبێ ئەمە ڕەنگە هۆکارێک بی بە زیاتر پەیوەندی بە گۆڕانکاریان جیاوازیە فسیۆلۆجیەکان هەیە لە بینی لەشی نێر و مێدا. ئەی ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و تیان پەڕاندووە بێت و تووشی نەخۆشی سیل بن ئەگەری هەیە درەنگتر چاکبنەوە بە بەراورد بە کەسانی تر؟ بێگومان ئەگەر هاتوو نەخۆشی سل لە توشبووەکە چەند ماکێکی دروست کردبوو ڕەنگە ئەو ڤایرۆسە کە دیسان تووشی با بڵێن سیستەمی هەناسەی ئەو مرۆڤە بێ ڕەنگە تەئسیراتی زیاتر بێ لەسەر شخصێکی تر بە هەمان عمر و لە هەمان ڕەگەزەوە بەڵام سیەکانی تووشی هیچ نەخۆشی تر نەبوو بن. بەڵێ دکتۆر بینە سەر باسی چارەسەرەکان ئەم چارەسەرانە چین کە بۆ نەخۆشی سیل بەکاردێت؟ بەڵێ دەتوانین بڵێن چارەسەرەکان دەست پێ دەکات لە کاتی دیاریکردنی واتە تەشخیصی نەخۆشیەکە و ئەو ڕێنمایانەی کە پێشکەش بە نەخۆش دەکرێت و خۆ با بڵێن کەرەنتینکردنی نەخۆشەکە بۆ ماوەی 1-2 هەفتە بۆ ئەوەی نەخۆشیەکە لە لەشی نەمینێ و چەندین جۆری دەرمانمان هەیە کە بە سوپاسەوە وەزارەتی تەندروستی دابەشی دەکات بەسەر نەخۆشەکاندا و بۆ ماوەیەکی دیاریکرا و پێویستە نەخۆش پابەندبی بە وەرگرتنی دەرمانەکان بە شێوەیەکی ڕێک و پێک و ئەگەر هاتوو لە هەر کاتێکدا نەخۆش پابەند نەبوو بەو ماوە دیاریکراوەی کە بۆی دانراوە ڕەنگە نەخۆشیەکەی ئەو جارە بە شێوەیەکی قورستر و بە بەرگریەکی زیاتر لەلایەن میکرۆبەکانەوە بگەڕێتەوە. باس لە دەرمان کرد ئەی لە ڕێگەی پشکنینەوە دیاری ئەکرێت کە ئەم کەسە نەخۆشی سیلی هەیە و ئەو پشکنیانە چین کە بۆ ئەو کەسە ئەنجام ئەدرێت؟ بەڵێ چەندین زۆر پشکنینمان هەیە بۆ دیاریکردنی نەخۆشی سل لەوانە با بڵێن ئەشعەی سینگ و
سیتیسکانمان هەیە، ئەشعەعتیادیمان هەیە لە بۆ سیەکان، چەندین پشکنینی خوێنمان هەیە، پشکنینی بەڵغەممان هەیە بۆ دۆزینەوەی بەکتریاکە لە ناو بەڵغەمی توش بوو و پشکنینی پێستمان هەیە، ئەویش بەکاردێ بۆ دیاریکردنی نەخۆشیەکە. بەڵێ لە چارەسەرەکانی ترە باس لە دەرمان کرد بۆ هەموو تەمەنێک ئەم دەرمانانە بەکارێت و ئەو دەرمانان لە چ کاتێکە لە سەرەتاکانی ئەو کەسێکە تووشی نەخۆشیسی لەبێ یاخود بەسەریا تێئەپەڕێت چەند مودەیەک. لە هەر کاتێک نەخۆش تەشخیص کراواتە دیاری کرێکە توش بووە بە نەخۆشی سل، پێویستە دەرمان وەربگرێت. لە هەموو تەمەنێک نەخۆش پێویستی بە دەرمان وەرگرتن هەیە، چونکە نەخۆشی سل ئەگەر هاتوو چارەسەر وەرنەگرێت ڕەنگە ڕێژەی مردنی 145 بێت. ڕێژەی مردنی 145 بەبێ وەرگرتنی دەرمان. و ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە واتە بەرگری لەشیان نزمە، ئەگەر هاتوو دەرمان وەرنەگرن ئەو ڕێژەی مردنیان بە ئەکیدی 100%. ئەی دکتۆر هیچ پێشگیریکردن و خۆپارێزیەک هەیە بۆ ئەم نەخۆشە کە ئەم کەسە ئەنجامی بدات کە تووشی ئەم نەخۆشیە نەبێت و لێ بە دوور بێت؟ وەکو دوا ڕێنماییەک دکتۆر. بەڵێ بێگومان لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەگەر سەیری داتاکان بکەین یان سەیری ئەو شخصانە بکەین کەوا توش بوون بە نەخۆشی سل دەتوانین بڵێن حەق وایە وەربگیرێ وەکو نەخۆشیێکی ئاسایی. زۆر جار توش بوو نەخۆشیەکەی خۆی دەشارێتەوە، یعنی وەکو عیبەیەک لە ناو کۆمەڵگا یان عنوانەکەی خۆی بەڕاستی نادا، بەڕاستی یعنی شاردنەوەی نەخۆشیەکە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە نێوان خەڵکانی ئاساییدا. بۆیە وا پێویستە یعنی ڕێنمای تەندروستی و دەستگاکانی ڕاگەیاندن وا لە خەڵک بگەێنن کە نەخۆشی سل نەخۆشیێکی ئاساییە وەکو هەر نەخۆشیێکی تر بەهۆی بەکتریاوە دروست دەبێت، هیچ عیب و شوورەی تێدانی ئەگەر هاتوو شخصێک توش بوو خۆی بۆ ماوەیە کەرەنتین بکە، خەڵکی تر توش نەکە. و هەمان ئەو ڕێنماییانەی کە بەکاردێت لە بۆ واتە منعکردنی گواستنەوەی نەخۆشیەکانی تری هەناسە، هەمان ئەم ڕێنماییانە بەکاردێن بۆ ڕێگرتن لە گواستنەوەی نەخۆشی سل. و نەخۆش پێویستە پابەندبی بە وەکو دەڵێن بە ئەتەکێتی کۆخا، یعنی ئەو کاتێک کۆخەی دێ زۆر زەرورە کە شتێک لەسەر دەمی دابنێ و بەبەستنی ماسک لە بۆ ماوەی 15 ڕۆژ یان 2 هەفتەی بیدایەتی کە چارەسەرەکان وەردەگری، چونکە زۆربەی زۆری نەخۆشەکان لە پاش 2 هەفتە نەخۆشیەکان ناگوازنەوە بۆ کەسانی تر. یان ئەگەر هاتوو با بڵێن لە ناو عائیلەیەک یان لە ناو خێزانێک نەخۆشیەکە هەبوو، پێویستە ئەندامانی تری خێزان ماسک ببەستن و خواردن و ئەو شتانی کە نەخۆش بەکاری دێنی بۆ ماوەی 2 هەفتە یان مانگێک جودای بکەنەوە تاوەکو دڵنیا دەبنەوە کە هەڵگری نەخۆشیەکە ناگوازێتەوە بۆ کەسانی تر. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هێمن خالید پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی سنگ و هەناسە و مامۆستای زانکۆ لە کۆلێژی پزیشکی. سپاس بۆی بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانم. بێگومان بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام